جۆناسان فریدلاندی نووسەری ڕۆژنامەی گاردیانی بەریتانی دەڵێت سەرەڕای ئەوەی هێشتا مەترسی جیهادیەکان ماوە، بەڵام مەترسی گەورە و فراوانتر لەسەر وڵاتانی خۆرئاوا لە لای ڕەگەزپەرستە پەڕگیرە سپی پێستەکانەوە دێت. ئەم وتەیەی ناوبراو لە چوارچەوەی ئەو وتارەدایە کە لەبارەی کودەتاکەی ئەم دوایەی ئەڵمانیاوە نووسیوێتی کە تێیدا ئاماژە بەوەش دەدات بەر لە هەفتەیەک ڕەخنە لە ڕاستڕەوانی توندڕە و لە شێوازی گاڵتە پێکردندا بوو بەهۆی جلوبەرگی هونەرمەند هی گۆرانیبێژی ڕاپی ئەمریکی ناودار کە پێشتر بە ناوی کانی ویست ناسرا بوو کە لە کاتی میوانداریکردنی لە پێگەی هەواڵی ئینفوارس پەسنی هیتلەر و نازیەکانی دەکرد. نووسەر دەڵێ ئەوەی لە ئەمریکا و ئەڵمانیا ڕوودەدات گاڵتەجاڕی نییە، بەڵکو ئەوە ئاماژەیە بۆ مەترسێکی جیهانی کە ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەتر دەبێت. یەکەمیان نەخشەی تیرۆریستانی بزوتنەوەی هاوڵاتیانی ڕایخی ڕاستڕەوی پەڕگیرە کە شەریعەتی حکومەتی ئەڵمانیای نوێ ڕەت دەکاتەوە و بڕوای بە نازیەت هەیە. دووەمی شەرعیەت دەداتە ڕەگەزپەرستی پەڕگیر لە ئەمریکا. لە وتارەکەدا نووسەر باسی بوونی بیرۆکە و خەونەکەیان دەکات کە لەسەر ئینتەرنێت نووسراوەتەوە کە دەبێتە سەرچاوە و کارنامەی ئەوانەی ترس و تۆقاندن بەرهەمدێنن. سەربازەکانیشی لە نەجیبزادەکان و ئەستێرەکانی ڕابنین، بەڵکو ئەوانەی شوێنکەوتەی ئەو خەونەن لاوانی سپی پێست و نازیە نوێیەکان و دژە پەنابەرانن. فریدلاند پێی وایە ئەم فکرێ لەسەر شاشەکان هێلانە دەکات و بەچکە هەڵدەهێنێت، بەڵام لەوێ نامێنێتەوە. ئەوە لە ساڵی 2011دا لە سەربڕینی 92 کەس دەرکەوت لە نەرویج. لە ساڵی 2019دا لە کوشتنی 49 موسڵمان لە 2 مزگەوت لە نیوزلەندا دووبارە بووەوە. لە کوشتنی 10 کەس لە سۆپەرمارکێتێکی شاری بالائیلۆی ئەمریکا لەلایەن سپی پێستێکەوە لە ئایاری ئەمساڵدا دەرکەوتەوە. بۆیە نووسەر داوای گۆڕینی بیرکردنەوەی خۆرئاوا و شێوازی مامەڵەی پۆلیس دەکات. ئەو دەڵێت ئەگەر جیهادیەکان خەونیان لە دروستکردنی دەوڵەتی خلافەتی داعشتا بەرجەستە کرد، ئەوانەی لە ئەڵمانیا دەستگیر کران و ئەوانەش هێرشیان کردە سەر کۆنگرێسی ئەمریکا ئامانجیان ڕوخاندنی بنەماکانی دەوڵەتە لە خۆرئاوادا و دەیانەوێت ئەوەی خواستی خۆیانە بیسەپێنن. هەروەکو لە وتەکانی ئەم دوایەدا ڕاشکاوانە ڕایگەیاند سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەوانە هان دەدات لەسەر توندڕەیی و دەیەوێت دەستور هەڵپەسێرێت بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ دەسەڵات. بۆیە نووسەرەکەی ڕۆژنامەی گاردیان داوای ڕوبەڕووبوونەوەی جدی دەکات بۆ جەنگ لەگەڵ ئەو تەوژمەدا، جا لە هەر شوێن و لەگەڵ هەر کەسانێکدا بێت.